بە هیوای کاتێکی خۆش لەگەڵ ئەوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم گەیشتمە لاپەڕە 66 و هەروەها باسی لاپەڕە 67ش دەکەم لەوانەیە. لاپەڕە 66 وێنەیەکی ڕوونکردنەوەی پێک بێنە پێشی ئەوەی بچمە ناو بابەت پێداچوونەوەی خێرە مەودا بدۆزەوە مەودا دۆزینەوە لەوانەکانی ڕابردوو باسم کردیە بۆ ئەوەی مەودای بدۆزینەوە بۆ وێنە ئەگەر تەماشای پرسیاری چار بکەین دەگەڕێم بە دوای گەورەترین ژمارە کە لێرە 68 پاشان دەگەڕێم بە دوای گچکەترین و بچووکترین ژمارە کە لێرە 23 ئەوجا 68 دەینم کەم 23 68 ئەگەر لە جێشکە بپرسم ڕەنگە 68 23 لێ بڕوە دەکات چەند دەکاتە 8 سێ لێ بڕوە 5 6 2 لێ بڕوە 4 واتە مەودا یەکسانە بە 45 بە هەمان شێوە دەتوانم مەودای ژمارەکان لە ڕاهێنانی 1 هەتا 5 ببینمەوە. ئێستا دێمە لای وێنەیەکی ڕوونکردنەوەی پێک بهێنە بابەتی ئەو لاپەڕەیە ئەگەر تەماشا ئێرە بکەین یارە راپۆرتێکی دەربارەی گیانەوەری بەتریق یان پێشی دەڵێن پینگڤین راپۆرتێک دەنووسێ و تێکرای درێژیەکانی دێت دۆزیەوە بێگومان زۆر جۆرە بەتریق یان پینگڤین هەیە جۆری ئەفریقی ئەوەندە سانتیمە لێرە لە بیریان چوە جۆرەکەی بنووسن کە 120 سانتیمە شینی بچووک 40 سانتیمەترە مەکەڕۆنی 7 شانستراب 68 دوای نووسرا یارە چۆن دەتوانێت ئەم پێدراوانە بخاتە ڕوو تا بتوانێت بە ڕێگایەکی باشتر تێیان بگە بێگومان باشترین ڕێ ئەوەیە کە وێنەیەک دروست بکە وەکو دروستی کردیە لێرە تێکرای درێژیەکانی هەندێک لە جۆرەکانی بەتریق لە سفرۆ لێرە لە تەوەری ئاسۆی ئەستوونی نووسیتی هەتا 120 ئەوجا جۆرەکانی بەتریقی لێرە دانایە مەکەڕۆنی شینی بچووک ئیمپراتۆر زۆر ئاسانترە بزانین کامەیان درێژی باڵایان چەندە بە سانتیمەتر کە زوو دەزانین ئەو شینە کە ناوی ئیمپراتۆرە درێژی باڵایەکەی 120 ئەو سەوزەش کە ناوی شینی بچووکە 40 سانتیمەترە ئەوانی دیش لە مابەینی 40 و 120 کەواتە بەهۆی ستونەکانی ڕوونکردنەوەی دەری دەخا کە بەتریقی شینی بچوو کورتترینە و ئیمپراتۆریش درێژترینە ئەوانی دیش لە مابەینەیە لێرە هەر بە خێرایی تەواو بووم لەو لاپەڕەیە دەچمە لاپەڕە 67 لاپەڕە 67 دەربارەی ڕاهێنان و شیکاری پرسیارەکان لێرە سوزان ڕاپرسیەکی ئەنجامدا لەسەر خوێندکارانی پۆلەکەی بۆ ئەوەی بزانێ ئەو وەرزشانەی پەسەندکراوە لەلایەن کامەیە و ئەنجامەکە بەو شێوەی خوارەوە بوو کچان چیان پەسەند کرد وەرزشی لەش 12 کچ پەسەندی دەکرد تۆپی باسکە 7 کچ غاردان و ڕاکردن 10 کچ و مەلەوانی 5 کچ ئەوجا ئەو کوڕەکان وەڵامەکەیان کوبوو وەرزشی لەش 4 کوڕ تۆپی باسکە 13 کوڕ پەسەندیان کرد ڕاکردن 8 کوڕ و مەلەوانیش 7 کوڕ ئێستا کە زانیمان پێدراوەکانمان هەیە ئەوجا پرسیاری یەکەم پێدراوەکانی سەرەوە بەکاربینە وێنەیەکی ڕوونکردنەوەی پێک بهێنە بۆ بەراوردکردنی وەڵامی کچەکان لە ڕاپرسی سوزان جارێ تەنیا وەڵامی کچەکان
ئەوجا لە پرسیاری دووەم پێدراوەکانی سەرەوە بەکاربێنە وێنەیەکی ڕوونکردنەوەی پێک بهێنە بۆ بەراوردکردنی وەڵامی کوڕەکان لە ڕاپەرسی سۆزان. ئێستا ئەمن چونکە جێم نەبوو یان نازانم لەبەر چ ئەوەی ڕاستی بی، ئەمن هەردووچی وەڵامی کچەکان و کوڕەکانم لە یەک وێنە دروست کرد، بەڵام لێرە خوێندکاری ژیر بۆ وەڵامی کچەکان تەنیا تەماشای ئەو ئەستونە سۆرانە بکە، تەماشای سەوز و کەسکەکان مەکە جارێ. ئەگەر نەدەتوانم وەڵامی کوڕەکان جارێ بیخەمە لاپەڕەیەکی دیکە، بەڵام هەز دەکەم بزانم ئەگەر ئەوها بکەم ڕەنگە باشتر بی، هەتا هەردووچیان بەیەکەوە نەبن، چونکە پرسیارەکە داواکاریەکە ئەوەیە. با لێرە جارێ تەنیا وەڵامی کوڕەکان لابە، هەتا ئاسانتر دیار بی. ئێستا تەنیا وەڵامی کچەکان هەیە، با بچین ئەوجە تەماشای پرسیارەکان بکەم بزانم چ پرسیارە کرایە. پرسیاری 3: درێژی ستوونی کوڕەکان کە تۆپی باسکەیان هەڵبژاردووە نزیکەی چەند ئەوەندەی ستوونی کوڕەکانە کە وەرزشی لەشیان هەڵبژاردووە. با بچم تەماشاکەم ستوونی کوڕەکان، لێرە ئەوجە بە ستوونی کچەکان ڕەشکەمەوە، تەنیا ستوونی کوڕەکان بمینێ هەتا بەراورد بکەین لەگەڵ یەکدی. ئێستا ئەوانەی وەرزشی لەشیان هەڵبژاردیە لە کوڕەکان 4 کەسن. ئەوانەی تۆپی باسکە بووە بزانم ئەگە تەماشاکەم تۆپی باسکە، ئەوەی تۆپی باسکەشی هەڵبژاردێ لە کوڕەکان 11 کەسن. بە نزیکەی 11 بزانم چەند کەسن ئەوانەی تۆپی باسکەیان هەڵبژاردێ لە کوڕەکان 13 کەسن، نەک 12، 13 کەسن. ئەوانە 13 کەسن. ئەگەر ئەو 13 نزیکەمەوە بیکەمە 12، دابەشی 4 کەم هەتا بزانم چەند جار زیاترە ئەو کوڕانەی باسکەیان هەڵبژاردیە لە چاو ئەو کوڕانەی وەرزشی لەشیان هەڵبژاردیە. 12 دابەش 4 یەکسانە بەسێ، واتە نزیکەی 3 جار زیاترن. کەواتە وەڵامی پرسیارەکە چییە؟ لێرە نزیکەی 3 ئەوەندە. ئەو وەڵامە دەبێ ڕاست بی. دێمە لای پرسیاری ژمارە 4: کام وەرزش کچەکان هەڵیان بژاردووە زیاتر لە وەرزشەکانی دیکە؟ واتە کام ئەستون بەرزترین ئەستونە لە ئەگەر تەماشاکەین ئەو ئەستونە وەرزشی لەش 12 کچ هەڵیان بژاردیە، کەواتە وەڵامەکە چ دەبی؟ وەرزشی لەش. وەڵامەکە ئەو وەڵامەیە. تەواو بووین لێرە. جێبەجێکردن لەسەر ڕێگا جیاوازەکان. ئەگەر لێرە بگەڕێمەوە پرسیارەکەی دی خوێندکاری ژیر لە کاتی دروستکردنی وێنەی ڕوونکردنەوەی، لێرە ئەمن بە ئاسۆی وەرزشەکانم دانا و بە ئەستونیش ژمارەی کەسەکانم دانا لە 2 هەتا لە 2 هەتا 4 2 چوومە سەرێ. واتە ئەگەر ژمارەک لێرە نەبی بۆێنە تۆپی باسکە کە 7 کەسن، دەبی بزانم کە ئێرە دەکاتە 7 کەس لە مابەینی 6 و 8 بۆ کوڕەکانی شەر ئەوها هەمان ئەمن لە هەمان وێنەم دانابوو، بەڵام لێرە دەتوانین وێنەکان بە جودا دانین. ئەگەر بەهات با و داوای لێکرد باین بەراورد لە مابەینی وەرزشی کوڕان و کچان بکەین، ئەو جا باشتر وابوو هەردوو وەڵامی کوڕان و کچان لە یەک وێنە هەبە هەتا بماتوانی بە بەراوردکەین، بەڵام لێرە پێویستی نەکرد. ئێستا بگەڕێمەوە پرسیاری ژمارە 5. سارا دیارەیەکی وەرگرت
کە بریتی بوو لە پسولەیەکی شت کڕین بەهایەکەی چەند بوو؟ 50,000 دینار بوو لە فرۆشگایەکی جلوبەرگ. دەیەوێ 3 کراس بکڕی، سارە دەیەوێت 3 کراس بکڕی، هەر کراسەی بە 13,900 دینارە و دەیەوێت 2 دەسماڵ یان دەستە سڕ بکڕی. وابزانم دەستە سڕ ئەوەندە گران نییە، زیاتر دەسماڵە، کە نرخی هەریەکەیان 7,900 دینارە. سارە دەبێت چەند پارەی خۆی زیاتر لە پارەی پسوولەکەی کڕین خەرج بکەواتە مەبەستی ئەو پرسیارە ئەوەیە کە ئەگەر سارا 3 کراسی کڕی و 2 دەسماڵیشی کڕی ئەو پارە بەشی ناکە، دەبیت چەندی پارەی خۆشی لەسەردانێ. کەواتە با بچین بزانین 3 کراس دەکاتە چەند، 2 دەسماڵیش یان دەستە سڕ دەکاتە چەند، دوایە کۆیان بکەمەوە، ئەو جە بزام هەموو پارەکە دەکات چەند، ئەو جە بەراوردی کەم لەگەڵ 50,000 دینار. لێرە ئەمن سێم جارانی 13,900 کرد دەکاتە 41,000 دینار و 41,700 دینار. ئەوە کراسەکە. دەستە سڕەکانیش 7,900 جاراند و 15,000 دینار و 15,800 دینار. کە 41,700 کۆ بکەمەوە لەگەڵ 15,800 دەکاتە 57,500 دینار. ساڕەش بەخۆی هەر 50,000 پسوولەکە 50,000 دەبی چەند لەگەر لەسەردانێ، دەبی ئەمن 57,500 دیناری بینم، 50,000 لێکم کەمەوە، کەواتە لە پارەی خۆی سارا دەبی 7,500 دینار بەخاتە سەر پسوولەکە هەتا بتوانی ئەو شتانەی دەیەوێ بکڕی. تەواو. ئێستا بچمە لای پرسیاری ژمارە 6. یەک لە سینەماکان دەفتەری بلیت دەفرۆشێ، هەر یەکەیان هەر دەفتەرەی واتە 10 بلیتی تێدایە، ئەو دەفتەرە بە چەندی دەفرۆشی 10 بلیت پێکەوە بە 45,000 دینار. بەڵام ئەگەر یەکێک دەفتەرەکەی نەکڕی بچی بلیتی جیاجیا بکڕی، هەر جارەی دەبی 8,750 دینار نرخی یەک بلیتە. ئەو بڕە پارەیە کە کۆی دەکاتەوە لە کڕینی دەفتەرێک لە جیاتی کڕینی 10 بلیت هەر یەکەی بە جیات چەندەواتە. ئەگەر دەفتەرێک بکڕم بە 45,000 یان ئەگەر 10 جار بچم بلیتی یەکیەکە بکڕم چەندە پارەکە، واتە قازانجەکەیان سوودەکە چەندە ئەگەر دەم کڕی بەیەکەوە یان ئەگەر هەر جارەی 10 جار هەر جارەی یەک بلیتەکان بکڕن. بێگومان دەبی لێرە ئەگەر دەی بکڕم هەر جارەی بە 8,000 دەکاتە 87,500 دینار. لێرەش 45,000 دینار دەبی لێکیان دەربکەم هەتا بزانم دەکاتە چەند. 8,750 دینار جاراندا دەکا 87,500 دینار. زۆر ئاسانە، تەنیا سفرەکی زیاد دەکەم. 87,500 دیناری کەم 45,000 دیناری دەکەم، دەکاتە 42,000 دینار، 42,500 دینار زیاتر قازانج دەکەم یان زیاتر سوودەکەی زیاترە ئەگەر 10 بلیتی بەیەکەوە بکڕم، واتە ئەگەر یەک دەفتەر بلیت بکڕم. ئەوە بەڵام بێگومان ئەگەرە من دەی نەکڕم 10 جار نەچمە سینەما، تەنیا 5 جار بچم ڕەنگە یان تەنیا 2 جار بچم باشترە یەک بکڕم. بەڵام ئەگەرە من 10 جار بچم باشترە لە ئێستاوە دەفتەرەکەی بکڕم. بەوەی پێک دێت چەند جار دەچی بۆ سینەما. پرسیاری ژمارە 7. شوورەیەک، شوورە واتە کوڕێ تانۆک یان پەیژەی دەوری باخچایان
شوورەی پێ دەڵێن کە ڕەنگە زۆر جار لە دار دروست کرابی یان لە ئەستوونی ئاسن. شوورەیەک درێژیەکەی 24 مەترە، 2 باخچە لێک جودا دەکاتەوە. ئەگەر شوورەکە چەسپێنرا بوو لەسەر چەند ئەستوونێک، نێوانی هەر ئەستوونەی 3 مەتر بی، چەند ئەستون هەیە بە درێژایی شوورەکە. بێگومان زۆر شتەکی خراپە کە هەر جارەی بە جۆرەك وشەکان دەنووسین. مادام لێرە نووسیمان ئەستون دەبی هەر بە ئەستونی بڕۆین، یان دەنووسین ستون هەر بە ستونی دەڕۆین، بێگومان بە تایبەتیش هەر لە یەک ڕاهێنان. ئەو شتانە زۆر گرنگن، بایەخیان پێ بدەین. با بچیم زانین ئەو پرسیارەی کوشی تەڵ دەکەم. ئەمە لێرە باخچەکەم هینا، باخچەکان بە ئەوانە لێرە جارێ لا بەم ئەوها بالانە بەم باشترە. ئەو هێڵە سۆرە 24 مەترە، لە مابەینی باخچەکەی دەکاتە دوو بەش. ئەو جا هێڵە ئەو ستونە زەردانش کە بۆ ئەوەی پەیژەکەی لە دەوریوە دروستکەی، ئەمن 24 مهینە دابەشی سێم کرد، کە 24 مهینە دابەشی سێم کرد، 1 2 3 4 5 6 7 8 ستونم لۆ دەرچوو، چونکە ئەو زەماوەی هەر ستونەک و ستونەک 3 مەترە. ئەوە ڕێی من بۆ ئەوەی ئەو بزانم چەند ستونم بە کەڵک دێ. بەڵام خوێندکاریژێ ڕەنگە یەکە کەبی بڵێ لێرە ستون دانانێم، لێرەش دانانێم، تەنیا هەر دەکاتە 3 مەتر لە مابەینی ستونەکان. ئەو جە نازام لە کۆتاییش دەبی ستونی دانێن یان نا. ئەوە دەبوایە پرسیارەکە زیاتر ڕوون بە ئەو کات وەڵامەکە ڕەنگە یەکت بڵێ 6 ستون بەسە، بەڵام ئەمن بەڕای من 8 ستون باشترە، لە کۆتاییەکانیش ستون هەبی. ئەوە ڕێی من بۆ شیتەڵی ئەو پرسیارە. ئەو سۆرانە شواتە 24 مەترە لە مابەینی ئەو پەیژەی کە دایدەنێن. بگەڕێمەوە لای پرسیارەکان. پرسیاری ژمارە 8 زۆر ئاسان نییە ڕەنگە. ئەگەر ئەوڕۆ سێشەمبی، پاشی تێپەڕبوونی 200 ڕۆژ ئەبێتە چ ڕۆژێکی هەفتە. ئەگەر ئەوڕۆ ڕۆژی سێشەمبی، ئەمن 200 هینا دابەشی هەفتم کرد، چونکە هەفتە 7 ڕۆژە. ئەو ژمارەی کەمایتەوە کە چارە، واتە 1 2 3 4 دەبیتە ڕۆژی شەممە.